نەجیب کوڕی شێخ حەسەنی کوڕی شێخ عەلیە لە ساڵی 1944 لە گوندی و لەژێی سەر بە قەزای مەریوان لە کوردستانی ڕۆژهەڵات لەدایک بووە. باوکی بەهۆی باری سیاسیەوە ساڵی 1937 کۆچی کردووە بۆ ڕۆژهەڵات و لەوێ هاوسەرگیری کردووە. دایکی خاتوو فەیمەی کچی حسێن خانی سەرۆکی هۆزی فەتالی بەگی مەریوان بووە. ساڵی 1952 دەخرێتە بەرخوێندن لە حوجرەکانی کوردستان. ناوبراو لە کوردستانی باشوور و ڕۆژهەڵات خوێندوویەتی و چەندین ناوچەی جیاوازی کوردستانی گەڕاوە بۆ بەدەستێنانی زانست و زانیاری و بژاردەی مامۆستای بازمون. مامۆستا بەرزنجی ساڵی 1966 هاوسەرگیری کردووە لەگەڵ خات و حەفسە کە ئامۆزای خۆیەتی. سێ کوڕ و چوار کچیان لا بەرهەمی ئەو هاوسەرگیریە هەیە بە ناوەکانی سەباح و سەلاح و ناسیح و گەلاوێژ و قومریە و فاتیمە و خەدیجە. زیاد لە 30 مامۆستا و مجتەهیدی کوردستان ڕشتە جیاوازەکانی شەریعەتیان لە بوارەکانی فقه و ئوسولی فقه و نەحو و سەرف و بەلاغ و کەلام و سیرە و تەفسیر و زانستە قوڵە جیاوازەکان پێوتووە لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان. شارەزایەکی باشی لە زانستەکانی گەردوونناسی و فیزیا و کیمیا و جەبر هەبووە. بۆیە بابەتی غەیب و ئیعجاز و مەسەلە ڕۆحیەکانی ئیسلامی دەبەستەوە بەم زانستانەوە و با خێرایی سەرنجی گوێگر و ئامادەبوانی مەجلیسەکانی بۆ لای خۆی ڕادەکێشە. ساڵی 1965 ئیجازەی مەلایەتی وەرگرتووە لە سەردەستی مامۆستا حەمامین کانیستانانی لە ڕۆژهەڵاتی کوردستان. لە دوای ئیجازەی زانستی جارێکی تر ڕوو لە شاری سلێمانی دەکات بە مەبەستی ئەنجامدانی تاقیکردنەوەی ئەوقاف کە لەلایەن لیژنەیەکی تایبەت لە زانایانی ئەو سەردەما بەڕێوە چووە. ناوبراو یەکێک بووە لەو زانایانی کە جگە لە وەزیفەی دینی و سەرقاڵبوون بە بابەتە شەرعیەکان بڕوای بەکاری سیاسی و خەباتی نیشتیمانی و نەتەوەیی هەبووە لە چوارچێوەی ڕێگە پێدراوی شەرع و بنەمانە گۆڕەکانی ئیسلامدا. بۆیە لە سەردەمی ستەمکاری بەعزدا گەرچی هێزی سیاسی ئیسلامی و حزبی فەرمیش نەبوو بێت هەمیشە وەک کارەکتەرێکی چالەک لە جوڵەدا بووە. مامۆستا بەرزنجی بوێژێکی کاریگەر و بەسەلیقە بووە بۆ هەر شوێنێک بڕۆشتایە خەڵکی چاوەڕوانی وتەکانی بوون. جگەلەوەی خەتیبێکی سەرکەوتوو بووە و لە ڕێگەی بڵندگۆکانەوە جێکەوتی خۆی بەجێ دەهێشت لەسەر دەروون و زیهنی گوێگر هاوکات دانایی و زانایەتی خۆی دەسەلماند. لە ئاستی دەرەوەشدا لەلایەن بەشێک لە سیاسیەکانەوە لە میدیاکاندا بە عەلامە و مجتەهید ناسراو بوو. ئەو بڕوای بە حەرەکەت و سیاست هەبووە لە چوارچەوەی ئەرک و شەرعیەکاندا. هەمیشە لە گوتارە سیاسیەکانیدا جەختی لە بەجێهێنانی واجباتی ئیسلامی و ئەرکەدینیەکان دەکردەوە. بەهۆی وتار و جموجۆڵە سیاسی و کۆمەڵایەتیەکانیەوە هەرزوو لەلایەن بەعسەوە چاودێری خرایە سەری و تاوەکو لە ماوەی کەمتر لە 10 ساڵدا 3 جار دوور خرایەوە. لە ساڵی 1976 دوور خرایەوە بۆ بەغدا و لە ساڵی 1980 بۆ بەسرە و لە ساڵی 1982 بۆ ڕۆمادی. ناوبراو چوار نازناوی هەبووە کە لە نێو خەڵکیدا پێی ناسراوەتەوە ئەوانیش نەوێ مامۆستا شێخ محەممەدی نەوێ ئەم نازناوەش لەوەوە هاتووە کە مامۆستا دوای 1 ساڵ لە وەرگرتنی ئیجازەی زانستی واتە لە ساڵی 1967 بۆ ساڵی 1972 واتە لە ساڵی 1967 تا ساڵی 1972 دەبێتە ئیمام و خەتیب و مدەڕیسی گوندی نەوێ لە بناری سوورێن شانەدەری. لە دوایەوەی لە ساڵی 1970 بۆ ساڵی 1983 دەبێتە ئیمام و خەتیب لە کۆمەڵگەی شانەدەری. ئەو نازناوەی لێ دەنرێت و مامۆستا شێخ محەممەدی شانەدەری یەکێکی تر دەبێت لە نازناوە بەناوبانگەکانی. بەرزنجی لە دوای گەڕانەوەی کە دوور خراببوویەوە بۆ بەسرە لە ساڵی 1975 دەچێتە بەرزنجە ئەوەیە کە زیاتر پێی ناسراو بووە بەرزنجیەکەیە. بەو پاساوەی ناوبرا و مدەڕیس و وتاربێژ بووە لە مزگەوتی ناحیەی بەرزنجە هەروەک خۆشی لە ساداتی بەرزنجیە. سەرگەتی بەرزنجی لەبەرەوەی لە ڕەگەز و لقی ساداتی سەرگەتە نازناوی سەرگەتیشی هەبووە وەک لە هەندێک نامە و بەڵگەنامەوە بەرچاو دەکەوێت. هەر لە فەقیەتیەوە تا دەورانی مەلایەتیش پەیوەندی ڕۆحی و خزمەتی بە شێخانی قادری و نەقشبەندیەوە هەبووە. ساڵانی 60ەکان تاوەکو 1970 کە کاری ئیخوان المسلمین لە عێراق قەدەغە کراوە ئەندامی چالاکی بزوتنەوەی ئیخوان المسلمین بووە لە کوردستان. لە دوای نسکۆی ئازاری 1975 لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێکانیدا بیر لە دروستکردنی بزوتنەوەیەکی ئیسلامی دەکەنەوە وەک تەواوی هێزە نەتەوەیی و نیشتیمانیەکانی تر بە پاشخانێکی نەتەوەییەوە. بۆیە لە ساڵی 1970 بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان دادەمەزرێنن. لەگەڵ ئەمەشدا ساڵی 1970 بە هاوکاری کۆمەڵێک زانای ئاینی و نخبەی خوێندەواری سلێمانی و هەڵەبجە و شارە زوور بزوتنەوەی زانایانی ئیسلامی تێکۆشەردا دەمەزرێنن کە ناسراو بوو بە بزات. بەهۆی چاودێری لە سەردانان لەو جوم و جوڵ و تارانەی کە لە ئەردوگای شانەدەری و بەرزنجە و سلێمانی دەیدا
لە 16/1983 لەگەڵ خانەوادەکەی باشووری کوردستان بە ناچاری بەجێدەهێڵن و ڕوو لە ڕۆژهەڵات دەکەن. لە هەمان ساڵدا چاوی بە ئیمام خومەینی ڕابەری شۆڕشی ئیسلامیە و کاتی ئێران دەکەوێت و هەڵوێستی زانایانی سوننەی کوردستانی پێڕادەگەێنێت کە ئەو کات وڵاتەکەی وڵاتێکی تازە بەسەر شۆڕش کەوت بوو. داوای لێکردبوو کە پشتیوانی و هاوکاری مسلمانانی باشووری کوردستان بکەن سەبارەت بەو ستەمەی حزبی باسی عراقی لێیان دەکات. هەر لە ساڵی 1983دا لە وڵاتی ئێران وەک کەسایەتیەکی ئاینی ناسراوی ئەهلی سوننەی باشووری کوردستان دەبێتە ئەندامی ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامی لە عراق و پاش ڕاگەیاندنی بزوتنەوەی پەیوەندی و هەڵبژاردننی بەڕابەری بزوتنەوەکە پلەکەی بەرز دەبێتەوە بۆ دەستەی باڵایەوە ئەنجومەنە و دەبێتە نوێنەری فەرمی حزب لە ئەنجومەنەکەدا کە نوێنەرایەتی زۆربەی هێزە سیاسیەکانی عراقی تێدا بووە. لە ساڵی 1984 لەلایەن هاوبیرانیەوە تەکلیف دەکرێت بە ڕابەرایەتیکردنی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی، ئەویش لە ڕێی مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسیەوە قبوڵی دەکات و دەبێتە یەکەم ڕابەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان. لە ساڵی 1984 لە نێو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیدا لەگەڵ هاوبیرانی لەشکرێکی سەربازی دروست دەکەن بە ناوی فەرماندەی لەشکری قورئان، کورتکراوەی فەلەق بوو. لە ژێر سایە و لەشکرەدا هێزەکانی فاروق و شافعی و خالید و ئازادی بنیاد دەگەن. لە دەی حوتی 1985 بەشداری کۆنگرەی ساڵانەی حەجی کردووە لە تۆرینتۆی پایتەختی کەنەدان. لەوێ وتارێکی کاریگەر پێشکەش دەکات کە تێیدا مەزلومیەتی کورد و کارەساتە خوێناویەکانی بۆ ڕایگشتی جیانی دەخاتە ڕوو. لە هەمان ساڵدا سەردانی لیبیا دەکات و لەوێ چاوی بە موعەمەر قەزافی سەرۆکیە و کاتەیە وڵاتە دەکەوێت بە مەبەستی دابینکردنی ئێزگەیەکی ڕادیۆیی وەک زمان حاڵی بزوتنەوەکەی. هەر لە ساڵی 1985دا و لەو چوارچێوە دیبلۆماسیەشدا سەردانی ڤاتیکان و فینلەندا و ئۆردن و سعودیە و لوبنان و کەنەدا و بەریتانیای کردووە بۆ ناساندن و دروستکردنی پەیوەندی دیبلۆماسی و سیاسی لەگەڵ وڵاتانەدا. لە کۆنگرەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستاندا لە 2 نۆی ساڵی 1986 کاتێک مامۆستا عەبدولەتیف واژەیی هیجرەت دەکات بۆ ڕۆژهەڵاتی کوردستان، مامۆستا شێخ محەممەد کورسی ڕابەرایەتی بۆ واژەیی بەجێ دەیەڵێت و دەبێتە ئەندامی مەکتەبی سیاسیە و حیزبە. ئەمەش سەرمەشقێکی مێژوویی بوو بۆ مامۆستا کە بڕوای بە توانا و لێوەشاوەیی و دەستا و دەستکردنی دەسەڵات بووە گەرچی کەسێکی تریش بێت و ببێتە جێگرەوەی وەزیفەکەی. لە 21 دەی ساڵی 1986 یەکەم ڕێککەوتنی سیاسی لی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ مام جەلال تاڵەبانی واژۆ دەکات کە پەیوەست بوو بە پەرەپێدان و فراوانبوونی چالاکیەکانی بزوتنەوەی پەیوەندی لەو ناوچانەی لە باشوور لە ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بوو. لە دوای هیجرەتی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز و هاوڕێکانی لە ناوچەی هەڵەبجە و شارە زوورەوە لە ناوەڕاستی مایسی 1970 بەدواوە یەکێک بووە لە دامەزرێنەرانی بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عراق. هەر لە ساڵی 1970دا ئەندامی ئەو وەفدەی بزوتنەوەی ئیسلامی بوو کە سەردانی هەریەکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکرات و حزبی سۆسیالیستی کوردستانیان کردووە بۆ هاوکاری و هەماهەنگی. لە دوای کارەساتی کیمیابەرانی هەڵەبجە لە ئازاری 1970 سەردانی بریندارانی چەکی کیمیایی دەکات لە وڵاتی نەمسا، هەر لێوێەوە سەردانی ئەڵمانیا و سویسرا و کەنەداش دەکات. دوایە و سەردانش جارێکی تر سەردانی وڵاتی سویسرا دەکاتەوە بۆ بەشداریکردن لە خۆپیشاندانی پشتیوانی کورد و 140 بەڵگەنامە لەگەڵ خۆی دەبات بۆ باڵێۆزخانەی وڵاتان و دەیسەلمێنێت بۆیان کە کورد بەچێکی کیمیایی لێی دراوە و پێویستە بێدەنگ نەبن لە ئاست ئەو تاوانە دەرهەق بە هەڵەبجە ئەنجام دراوە. لە دوای ڕاپەڕینی ئازاری 1991 لە سلێمانی و هەڵەبجە و شارە زوور و گرمیان و بتوێن و پشدەر ڕۆڵی کارا دەبینێت لە بێدارکردنەوە و هوشیارکردنەوەی خەڵکی کوردستان تا بەشداری ڕاپەڕین بکەن بۆ ئازادکردنی تەواوی ناوچەکانی کوردستان. لە کاتی ئازادکردنی شاری کەرکووکدا لەگەڵ پێشمەرگەکانی بزوتنەوەی ئیسلامی بەکردەیی بەشداری ئازادکردنی ئەو شارە دەکات. لەو ساتانەی شەڕی ناوخۆی کوردستان بوو لە نێوان بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکاندا بەرزنجی بەخۆی و مێزەرە و جبەی سپیەوە ڕۆڵی ئاشتەوایی و کۆتاییهێنان بە خوێنڕێژی دەگێڕا لە نێو براکاندا، بۆیە لە زۆر شوێن بە کۆتری ئاشتی ناسراو بوو. ئەمە ژوای کردبوو سەرکردەی زۆربەی لایەنە سیاسیەکان متمانەیان پێهەبوو لە کاتی ڕوودانی تەنگەژە و ناکۆکیەکاندا ڕاوێژیان پێدەکرد بۆ چارەسەرکردنی ناکۆکیە سیاسیەکان. مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی جگە لە لایەنە سیاسیەکە وەک چاکسازێکی کۆمەڵایەتی بەشداری سەدان کۆڕ و مەجلیسی ئاشتەوایی کۆمەڵایەتی کردووە و بووەتە هۆکاری کوژانەوەی دەیان ناکۆکی و سڕینەوەی خوێن و دەستەبەرکردنی ئاشتی کۆمەڵایەتی لە تەواوی شار و لادێ و دێهاتەکانی کوردستاندا.
پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ زۆرینەی سەرۆکۆز و تیرە و عشیرەتەکانی جاف و گۆران و ساداتی پیرخدری و بنەماڵە جیاوازەکانی کوردستان هەبوو تا ئەو ئاستەی زۆربەیان بە بەشێک لا پێکاتی خزمایەتی خۆیان و ڕایەڵا کۆمەڵایەتیەکانیان لێیان دەڕوانی. هاوکات پەیوەندیەکی پتەوی لەگەڵ شێخانی تەریقەتی نەقشبەندی و قادری هەبووە لە کوردستان و هەمیشە ڕۆڵی کاڵکردنەوەی سڕینەوەی جیاوازیەکانی دەدا و کاری لەسەر کۆکردنەوەی خاڵە هاوبەشەکان دەکرد. لە تەواوی کۆنگرەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی و کۆنگرەکانی 1 و 2 کۆمەڵ ئیسلامی باندامی مەکتەبی سیاسی هەڵبژێردراوە لە ڕووی ڕۆشنبیری ئاینی و فکری سیاسیەوە خاوەنی دەیان و وەعز و وتاری گشتیە لە مەحفەلە جیاوازەکاندا. چەندین وتاری فکری و سیاسی و ئاینی لا گۆڤاری یاسۆی ئیسلام ئۆرگانی ناوەندی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان نووسیوە لە ساڵی 1984 تا ساڵی 1986. دەیان چاوپێکەوتن و دیداری تایبەتی لە گۆڤار و ڕۆژنامە و تەلەڤیزیۆنە بیانی و هەرێمی و ناوخۆیەکان لەگەڵ یاساز کراوە. دوای ماوەیەک لە ڕاگەیاندنی کۆمەڵ ئیسلامی کوردستان دەبێتە پێشەوای ئەو حیزبە و متمانەی تەواوی سەرکردایەتی بەدەست دێنێت تاوەکو دوایین ساتەکانی تەمەنی پێشەوای کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو. بەڕێزەکان، خۆشەویستەکان، ئێمە پێشەم وشت ئەبێ خۆمان کەسایەتی خۆمان برایەتی خۆمان پارێزین ئەنجا بە تەمای بێگانە بین کە زۆممان لێ نەکەن. ئێمە 50 ملیۆن میلەتی کورد تایسەکانێ لە حاڵی خۆمانە بیرکەینەوە بۆ ئەبێ ئێمە تایسە دەوڵەت و کیان و حکوومەتێکمان نەبێ. پێشەم وشت خۆمان مقەسیرین با دەستکەینە ملیەک با بەزەیمان بە یەکا بێتەوە تەنها بە عەدالەتی ئاسمانی کە تەطبیقی بکەین ئێمە ئەبین بە خاوەنی کیانی خۆمان. مسلمانانی کوردستان هەموو شاهد بن من ئەو حەقیقەتانە بێنەوە بۆ ئەوەی کە من تاریخم وانە بووە لە عاسی هیچ مسلمانە ئامادە بووم بەرابەری خراپەم کردێ. تاریخیشم وایە کە دڵسۆزی هەموو مسلمانێکم لە سەراسەری جیهانە و لە ئومەتی محەممەدا بۆ هەمووی بە تایبەت بۆ مسلمانانی کوردستان کەسێکەوە بێرێ کوردایەتی کە ئەبێ فەرقی کوردێکی ئەم پەڕی کوردستان بۆ ئەو پەڕی کوردستان نەخات ئەوەیش تەنها عەدالەتی قورئانە و تەحقیقی ئەو مەطلەبەیەکە ئیسلام قەراری داوە زوڵم لە مێرولەیەک نەکرێ چۆن زوڵمەکەی لە میلەتێکی 50 ملیۆنی. دوجار لە 13/6 2014 لە شاری سلێمانی لە کاتژمێر 11:30 خولەکی سەر لە بەیانی پاش ململانەیەکی چەندین ساڵە لەگەڵ نەخۆشی درێژخایەن مامۆستا شێخ محەممەد بەرزنجی بۆ هەمیشەیی ماڵاوایی لە ژیان کرد. تو ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی و گشت چاکخوازان و منەویرانی ڕێگای حەق و ڕاستی. هەموو میلەتێک پێویستی بەوە هەیە لە بەرنامەکانی خوێندنیا لە کەناڵەکانی ڕاگەیاندنیا لە ئەرشیف و یاداوەری مێژووی خۆیدا کەسایەتی و ڕەمزەکانی بە زیندوی بێڵێتەوە. باسی ژیاننامە و بەرهەم و ئاسار و کار و چالاکیەکانیان بۆ نەوەکانی ئێستا و داهاتوو زەڕورە بۆ زیندوو ڕاگرتنی شناسی نەتەوەیی شناسی ئاینی و شناسی کۆمەڵایەتی خۆیان. چونکە هەر میلەتێک شانازیەکانی لە مێژوودا بریتین لە کەسایەتیەکانی بریتین لەو فتوحاتەی کە کەسایەتیەکانی ئەنجامیان داوە لە بوارە جیاجیاکاندا لە بواری سیاسی کەلتوری کۆمەڵایەتی ئابووری کەواتە من بە زەڕورەتێکی زۆری دەزانم کە ئێمە یادی کەسایەتیەکانمان بکەینەوە ساڵانە و بیخێنە بەرنامەمان و تەنانەت
لە منهەج و لە پرۆگرامەکانی خوێندنا تۆمار بکرێت. زۆر بە گرنگی ئەزانم کەسایەتە ئیسلامیەکان بە هەر شێوەیەک لە شێوەکان بناسرێن بە میلەتەکەیان بەنەوەی تازە و نوێیان، چونکە بەڕاستی هەم ئەو کەسایەتیانە خۆیان هەم دەوروبەرەکەشیان ئەتوانم بڵێم زۆر کەم تەرخەم بوون لەوا کەوا شتەکانی خۆیان تۆمار بکەن، بنووسنەوە یاداشتی بکەن بۆ ئەوی کەواکو دوای خۆیان شتێکیان لێ بەجێ بمێنێ کە چیان کردووە، ڕۆڵیان چی بووە لە ناو کۆمەلگاکەیانە لە چەند بوار و لایەنە هەوڵیان داوە. لەبەرەوە گێڕانی کۆنفرانسی ئاوا، دروستکردنی مناسەباتی ئاوا بۆ ئاشناکردن و ئاگاداربوون لە لایەنەکانی ژیانی کەسایەتە ئیسلامیەکان زۆر پێویستە، زۆر، چونکە لەوانەیە کەسایەتە ئیسلامیەکان بێناسرین و بێکەسترین کەس بن لەم کوردستانی ئێمە کەواکو کاری گەورەیان کردو بەڵام خەڵک پێ نازانێ. خەڵکی ترێ زۆر ئیشی بچووک و کەمتری کردو زۆر گەورە کراوە، بەڵام ئەوان زۆر کاری گەورە و زۆر ڕۆڵی گەورەیان بۆ میلەتەکەیان و بۆ ئاینی میلەتەکەیان و بۆ دیفاعکردن و بەرپەرچدانەوەی دوژمنانی ئەم میلەتە کردووە، بەڵام لەبەرەوە یا خۆیان یا دەوروبەرەکەیان تۆماریان نەکردووە، نەیان نووسیوەتەوە، شتێکیان لەو بابەتە ئەنجام نەداوە، لەوانەیە دوای چەند ساڵێک دوای وەفات و مردنیان وردە وردە شتەکان لەبیر بچنەوە و نازانێ. هەروەکو ئێستا زۆر کەسایەتی ئیسلامی لە مێژووی ئەم میلەتە هەبووە، زۆر ڕۆڵی گەورەی بینیوە، بەڵام تەنانەت نامیلکێکی بچووکیش لەسەر ژیانین. بەشێکی عەلاقی بە خۆیان هەیە، یعنی ئەو مامۆستا بەڕێزانە، ئەم کەسایەتی بەڕێزانە کە مامۆستا شێخ محەممەد خوا لێی خۆشبێکیانە، لەوانەیە کەمترین شتیان نووسی بێتەوە، لەوانەیە کەمترین شتیان دیکۆمنت کردێ لە ژیانی خۆیان، بەڵگە نامە و شتەکانیان کۆ کردێتەوە. بەشێکی کابرا لەبەرەوە بۆ خواشتی کردووە زۆر گوێی پێ نەداوە، بەشێکیشی هەر ئەو بڵێ ئیشوکارە، هی وایە ئەو جۆرە کارانێ کردو، پیاوی وایە نەفەرێکی ئاساییە لە ژیانەکەچی هەموو ڕووداوەکانی ژیانی خۆی نووسیوەتەوە، هەموو حەدەسەکانی دیکۆمنت کردووە لای خۆی، بە ڕەسم، بە وێنە، بە نووسین، بە تۆماری دەنگی. بەڵام بەڕاستی کەسایەتی ئیسلامیەکان لەم لایەنەوە زۆن. هەتا من پیاوێک دکتۆرێک کە دکتۆرای هەیە لە مێژووی ئیسلامیا کورداڵێ، من گەڕاوم بە دوای زۆرە لە مامۆستا ئاینەکانە حتا مێژووی لە دایکبوونی مناڵەکانە نەنووسیوە، کە ئەوە سادەترین زانیاری و معلوماتە، چجای تەفاسیلی ژیان. لە کاتێکا من لە کتێبێکی کەشکۆڵ کە هی محموود پاشای جافە بینیومە، یعنی ئەو پیاوە لە 1920 وازان 23 ئەوانە مردبێ، لەو دەورانە تەگەشتۆتە 43ەکانەوە شعری شاعیرەکان، ڕووداوەکانی ژیانی خۆی لە دایکبوونی مناڵەکان، حەدەسەکان کە ڕوویداوە هەمووی نووسیوەتەوە و چۆن بڵێ ڕۆژژمێرێکی ئێستا کە لەو کاتە ئەو شتانە هەر نەبووە، هەمووی نووسیوەتەوە پیاوە. بڕوا من هەر زۆر گرنگە کە نەک کەسایەتەکان و ئەو بزوتنەوانەش و ئەو هەوڵانە کە لە ڕابردووە هەبوون جارێکتر بخوێندرێنەوە بەسەرکرێنەوە، توێژینەوەی زانستیان لەسەر بکرێ، دیدێکی هاوسەنگمان هەبێ، بەشێکی شەڕەقنەگرانش بێ بە ڕابردووی خۆمان، لەبەرەوەی ئەمە بەشێکە لە مێژووی ئەم نەتەوەیە و گرنگە ئەمە بناسرە بنەوەکانی داهاتوو و خەڵق قسەی هەبێ کە قسەی کرد لەسەر ئیسلامیەکان بە شێوەیەکی زانستی قسە بکە، ئیسلامیەکان خۆیان پێشترە قسانیان کردوێ بۆی خەڵکی سەرچاویان لەبەردەستا بێ و بیانووی ئەوە نهێنەوە کە سەرچاویان لەبەردەستیانە بۆیە ناتوان هەڵسەنگاندێکی هاوسەنگ بۆ مێژووی ئیسلامیەکان بکەن. لە ڕوێکی ترەوە بە بڕای من ئیسلامیەکان ئێستا لە قۆناغێکیان پێویستە بە دووبارە بیناکردنەوەی خۆیان و دەستپێکردنی قۆناغێکی ژیانی سیاسی و فەرهەنگی و ڕوحی خۆیانە، ئەمەش ئەخوازێ ڕابردووی خۆیان بخوێننەوە هەڵی سەنگێنن بۆی چۆن بزانن قۆناغێکی نوێ لە ژیانی خۆیانە دەست پێ بکەن. بە نیسبەتی یادکردنەوەی ئەم پیاوانە لە ڕاستیە ئەمە کارێکی زۆر پیرۆزە و لە یادنەکردنی ئەو پیاوانەیە کە خەڵکێک بوون لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی نەتەوایەتیەوە، لە ڕووی دینیەوە خزمەتێکی گەورەیان بە میلەتی کورد و بە عالەمی ئیسلامی و بە هەموو لایەک کردووە. بۆیە ئەگەر ئەمانە ون ببن کارێکی زۆر زۆر خراپە. من بۆ خۆم لێرەوە داواکەم لە ڕۆشنبیران، لە مێژوو نووسان، لە ئەدیبان، لە هەموو هەر کەسە لە بوارەکەی خۆیان ئەمانە قەت ئیمال مەکەن چونکەم دروست نابنەوە و پێم چاکە
بە هەموو شێوەیەک لە جەنابی مامۆستا شێخ محەممەدەوە تا کۆمەڵە پیاوێکی لێهاتووی تر کە لە من هەڵقوڵاوی ناو میلەتەکەمان بوون توانا و زۆریان هەبووە لە مەجالەکانە کاریان کردووە یادکردنەوەیان خەڵکی تریش تەرجیعەکا بۆ کاری چاک. مامۆستا شێخ محەممەد ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ بانگەواز و بۆ داوە مەجلیسەکانی هەمووی یا ڕاوەکردنی ئاەتێ بوو یا لێکدانەوە شیکاری فرمودەیەکی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم یا ڕوونکردنەوەی قاعیدەیەکی فقهی یا ئوسولی یا قاعیدەیەکی ئەخلاقی بوو ڕەفتاریشی تەرجەمەی بیر و بۆچوونەکانی خۆی بوو لە ژیانی تاکە کەسیە لە ژیانی کۆمەڵایەتیە مامۆستا بوو خۆی تەرخان کردبوو بۆ دیفاع لە ئیسلام بۆ داکۆکیکردن لە ئیسلام بۆ بانگەوازکردنی ئیسلام بۆ پێگەیاندنی مامۆستای ئاینی و خوێندەواری ئاینی و لەم بوارەدا تا ئەندازەیەکی باش سەرکەوتوو بوو مامۆستا و معلمێکی باش بوو مدەڕیسێکی چاک بوو خەتیبێکی سەرکەوتوو بوو کاریگەر بوو ئەوەی کە دەیوت لە ناخی دڵیەوە هەڵدەقڵا بۆیە کاریگەری لەسەر کۆمەلگا زۆر دانا 50 ساڵ لەو بوارە خزمەتی کرد و ئێستش بەرەمەکەی دیارە بەڕاستی هەم لە ڕابوونی ئیسلامیە هەم لەو مامۆستا ئاینیانە هەم لەو خوێندەوار و گەنجە خوێنگەرمانەدا هەم لە ناو عەشایرە هەم لە ناو نوخبەی خوێندەوار و ڕۆشنبیر و سیاسەتمەدارە مامۆستا کەسایەتێکی دیار و بەرجەستە بوو ڕۆڵێکی بنیادنەرانی کاریگەر بوو لە هەر مەجلیسێکا لە هەر کۆڕ و کۆبوونەوەیەکا دانیشتایە مەجلیسەکە مەجلیسی عیلم و زیکر و فکر و شکر بوو مەجلیسی ڕێنمایی و ئامۆژگاری بوو و خۆشی بە شێوەیەکی عملی دەبووە سەرمەشقی قسەکانی خۆ مامۆستا شێخ محەممەد توانین بڵێ کاری زۆر زەق و دیاری ئەو بانگەواز بووە مامۆستا شێخ محەممەد من بیرم دێ ینی ئاوا گەنج بووین و مناڵ بووین لەوەچێت لە متەوەستا بووین ئەو کاتە باسی مامۆستا شێخ محەممەد کرا لە شانەری خەتیب بوو وتارەکانی بە شریت ئەگیرا و بڵاوە کرایەوە یەکێک بوو لە مامۆستا و خەتیبەکان کە زۆر ڕۆڵی هەبوو هەر لەو کاتانە مەستا چەند جار مامۆستا لەلایەن دەستگای بەعسە گیرا و هەر لەسەر ڕۆڵی لە داعوا و وریاکردنەوە و هۆشیارکردنەوەی خەڵک ینی بیرم دێ جارێکیان باوکم بۆی گەڕامەوە خۆ عەفیکا کە لە مناسبەیەکە کە مامۆستاکان و خەتیبەکان محافظی سلێمانی کۆی کردبوونەوە یەکێک لە داواکان کە مامۆستا مەلا عەلی داوای کردبوو لە محافظی پرسیاتان چوتی بۆچی مامۆستا شێخ محەممەد گیراوە مەلایەکی گەنجی بەتوانە بۆچی گرتوتانە ئەگەر مشکلەیەکیە بە ئێمە بڵێن ئەگەر مشکلەی نیە بۆچی گرتوتانە یعنی مامۆستا لەو کاتا گیراوە لەسەر وتارەکانی لەسەر قسەکردنی حەقی لەسەر ڕاستی ڕۆشنکردنەوە بۆ میلەتەکەی چەند جار مامۆستا گیراوە دوورخراوەتەوە هەر لە زمانی بەعسا و کاتێکەواکو خەڵکی تر بیری لەوە نەکردوەوە شتێ بکە مامۆستا حیزب و ڕێکخراوێکی دروست کردووە و بۆتە خاوەنی پێشەوا و بەرپرسی یەکەمی حیزبێکی ئیسلامی کە لە هەشتاکانە دروستی کردو مامۆستا ئەمەش ئەوە گەنی مامۆستا دەست پێشخەر بووە و مامۆستایەکێک بووە لە کەسایەتی هەرە سەرەتاکانی ڕەوتی ئیخوان کە لە عێراقە لە 58 و 60ەکانە هەبووە مامۆستا لە دوو ئاستا کاریگەری بووە یەکەمیان وەکو بانکخوازێ وەکو زانایەکی ئاینی هەر لەو کاتەوە کە لە حوجرەکان هەبووە بە تایبەتی لە هەفتاکان بەدواوە ڕۆڵێکی گرنگی هەبووە لەو شوێنانی کە دەستی تێوەتەوە یەکەم زانای ئاینی بووە حوجرەیە بووە زۆربەی کات مامۆستای پێگەیاندووە کەواتە ڕۆڵی هەبووە لە پێگەیاندنی کەسانی زانستیە کە دواتر ڕۆڵیان هەبووە لە گەیاندنی پەیامی ئیسلامە لە کۆمەلگای کوردستانە دووەمیان خۆی خەتیب بووە خۆتبەی هەبووە منبەری هەبووە کەواتە ڕۆڵی هەبووە سێمان چالاگوان و بانخوازی ئیسلامی بووە و ئینتیمای سیاسی و ئایدۆلۆژی و فکریشی هەبووە ئەوەش ڕەهەندێکی تری خستۆزە سەر چالاکیەکانی دوای بەشدارە بێت لە دروستبوونی ڕەوتی سیاسی ئیسلامیە کە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و دوایش بزوتنەوەی ئیسلامی و دوایش کۆمەڵی ئیسلامی کەواتە لەو ئاستەشە جارێکتر ڕۆڵ و کاریگەریە بێ زیاد لە ئاست و ڕەهەندێک لە ڕاستیە لەو قۆناغەیە ڕۆڵ و کاریگەری هەبوو مامۆستا شێخ محەممەد من تەسەورم وایە ڕەنگە نەتوانین ئەو حەقەی بدەینێ چونکە مامۆستا شێخ محەممەد پیاوێک بوو لە بواری مەلایەتیا کە سیرتە کرد
یەکێک بوو لە عالمەکان شارەزا لە علومی ئیسلامی پیاوێکی دینی بەهێز بەتوانە بە قابلێت بوو. هی ئەوە بوو لە هەموو ئەو مەجالیسانە کە بتوانێت شەرحی دین بۆ خەڵکە و سەرنجی خەڵکی بۆ ڕابکێشێ. لە بواری سیاسەتە سیرتە کرد ئەم پیاوە هەر پیاوێکی دینی نییە، سیاست مەدارێکی هەڵکەوتوو لێ هاتووە کە لە ڕاستیە ئەوەندە سیاسی بوو ئەیویست سیاسەت وا لێ بکا کە خزمەتی خەڵکا بێ، ئازادی و خۆشگوزەرانی بۆ خەڵک بێنەتەدی. لە بواری کۆمەڵایەتیە سیرتە کرد واتەزانی کوڕێکی پیاوێکی ڕێز عەشایەرە بە بەردەوامی لە باوکو لە دیوەخانەوە بۆی ماوەتەوە چۆن کێشە کۆمەڵایەتیەکان هەلەکرێ. ئەوەندە بەتوانا بوو، ئەوەندە بە قابلیت بوو، باوەڕ ناکەم لە هەر مەجلیسێک دانیشت بێ لە مەجلیسی کۆمەڵایەتی هیچ شتێکی لە دەست دەرچوو بێ. لە بواری نەتەوایەتیشا کوردێک بوو لەو کوردە ڕەسەنانەی کە میلەتەکەی خۆی زۆر 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 خۆشەویست و ئاواتی بوو کە میلەتەکەی بتوانێت خاوەنی کیانێک بێ، خاوەنی عەلەمی خۆی بێ، خاوەنی سەربەخۆی خۆی بێ. یعنی من دیارە جەنابی مامۆستا ئێمە خزمین و زۆر تێکەڵیش بووین و هاتوچۆشی زۆر کردوین، لە ئێرانیش پێکەوە بووین. زۆر ئەزانم لەسەر مامۆستا، بەڵام مامۆستا باوەڕتان هەبێ وەسفی ناکرێ، هەرچەندی لەسەر بنووسی دوایی بخوێنیتەوە سەیرەکەی هێشتا هەر کەمە دووتووە لەسەری. ئەوە خەسارەتێکی ئەوەندە گەورە بوو لە میلەتەکەمان کەوت، لە کورد کەوت، لە ئیسلام کەوت، لە سیاسەت کەوت. ئینشاءڵڵا جێگای بەهەشتا و خوای گەورە پاداشتی هەموو لایەکمان بداتەوە و ئینشاءڵڵا جێی پڕ بێتەوە. ئەوەندەی من بیرم بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە هەر بینی هەردوو عایلە هەر عایلەیەکە یا هەر بنەماڵەیەکە کێشە بوو بێ هەوڵی چارەسەرکردنی یاوە. یعنی لەو کاتەوە کە بۆ مامۆستای ئاینی لە 1965ەوە تا کۆتایی ژیانی هەوڵی داوە دوو موسڵمان قەت دەنگیان لە یەک دانەبڕێ، دوو خێزان پێکەوە ناتەبانە بن، چ جای ئەوەی کە بێتە سەر کێشەی بینی بنەماڵەکان و هۆز و تیرەکان سەباق و پێشاهەنگ بوو، پێشەنگ بوو بۆ ئاشتەوایی. لە ڕووی سیاسیشەوە خەڵک شاهیدە، یعنی لە ساڵانی شەڕی ناوخۆدا لە کوردستان ئەو باوەک و سەرکردە و ڕابەرێکی یەکێک لە حیزبە ئیسلامیەکان بوو، بۆ خۆیشی هەمیشە سەفیری ئاشتی بوو. یعنی ئەوە نەبوو کە بڵێ ئاشتی ناکەم تا سەرەکەوم، نەخێر، هەدەفی ئەوە بوو ئەو ئاشتیە بەرقەرار بێ بەبێ ئەوەی گوێ بداتە مەسەلەی سەرکەوتن و ئەمانە. بیری لەوە کردەوە کە خوێن نەڕژێ لەم کوردستانەدا و جیاوازیەکان نەبێتە سەبەبی تێگیران و تێکشڵەژان و خوێن ڕشتن لە بینی ڕۆڵەکانی یەک میلەتە. بۆیە لە هەموو جەولەکانی شەڕە مەرحومی مامۆستا کەسایەتێکی ئاشتی خواز بوو، هەمیشە بەدیلی پێ بوو بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێ، لەسەر مێزی دانوستان و گفتوگۆ هەموو لایەنەکان دانیشن، برایانە و ئاشتی خوازانە چارەسەری کێشەکان بکەن، ڕەگوڕیشەکانی بدۆزنەوە و فعلەن لەو بوارەشا سەرکەوتوو بوو. نمونەمان زۆرە، ینی نەک تەنها لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆربەی ئەو کێشانەی کە لە ناوچەی شارە زوور یا ناوچەی سلێمانی یا ناوچەی پشدەر و ڕانیە ئەو شوێنانەی کە هەبوو، باوکم یەکێک بوو لەو کەسانی، ناڵم تاقانە کەس بوو، یەکێک بوو لەو کەسانی کە ڕۆلی کاریگەری هەبوو، خەڵکەکەی کۆ کردەوە و هەوڵی جددی ئەدا ئیسراحەتی لە خۆی حرامە کرد تا ئەو کێشەیە حەل بکردایە. لە ڕووی سیاسیشەوە زۆر جارسنگی خۆی ناوە بە گولەوە بۆ ئەوەی سڵح بکا لە بینی لایەنە سیاسیەکانە، خۆی خستۆتە مەترسیەوە، جاری وا هەبووە تەنانەت کەوتۆتە بۆسەوە و تەنانەت ڕیس کراوە خۆی و هاوڕێکانی بۆ ئەوەی ڕەمی کرێن. بەڵام ئەو هەدەفی خوا بوو، نیەتی ساغ بوو، نیەتی پاک بوو، بۆیە
نەتیجەتەن هەر پەیامەکەی ئەو سەرەکەوێ و سەریش کەوت و فعلەن ئاشتی بەرقەرار بوو لە کوردستانە. مامۆستا شێم هەموو بە عنوانەوەی هەم مەلایەک و عالمێکی گەورە بۆ زانایەکی گەورە هەم سیمەتێکی شێخێتی و نەسەبێکی شێخایەتی هەیە زۆر پەیوەندی فراوان بۆ لەگەڵ خەڵکە وە خۆشی پیاوێکی نەرمونیان و لەسەرخۆ و کۆمەڵایەتی بوو. یعنی مامۆستا شێم هەموو من هەتایەتی لەم بەشی ئەخیری ژیانە زۆر تێکەڵاویم لەگەڵی هەبووە هەر تەعزیە هەر سوڵحێ هەر مشکلەیەکە بۆیە مامۆستا تیا بەشداریەکە. یعنی مەوزوع نەبووە تایە قسەی لەگەڵا بکرێت بۆ ئاشتەواییەک بۆ چاکردنەوەیەک مامۆستا ئامادە نەبێ. یعنی زۆر جار برایەک من یەکێکی تر تەکلیفیە کرد کە واکو شتێک هەیە با بڕۆین لەگەڵ یاچوین بۆ مناسبەیەک بۆ سوڵحێک بۆ خوێن خۆشکردنێک یەکسەر ئامادە بوو مامۆستا. یعنی مامۆستا توانێت بەشی گەورەی ژیانی لەم 10 ساڵی ئەخیرا 15-20 ساڵی ئەخیرا لەوانەیە زۆرتر پانتایەکی گەورەی ژیانی بریتی بۆ لە ڕۆڵە کۆمەڵایەتەکەی. پەیوەندیشی لەگەڵ هەموو ڕئیس عەشرەتەکان لایەنە سیاسیەکان بنەماڵەکان کەسایەتی دیارەکان لەگەڵ ئەمانە هەموو هەبوو. عەلاقەیەکی زۆر فراوان و بەربڵاوی هەبوو لە کوردستانی خۆمان عێراق و لە کوردستانی ئێران و ڕۆژهەڵاتیش چکە بە ئەسڵ مامۆستا خەڵکی ئەوێ و لەوێ لەدایک بووە. بە عنوانی مەلایەتێکیشی لەگەڵ هەموو مامۆستا و زانایەکانە عەلاقەیە بوو لەگەڵ هەموو شێخانی تەریقەتا بە قادری و بە نەخشیوە لەگەڵ هەمویانە تێکەڵاوی و ناسراوی و سەردان و هاتوچۆ و ئامۆژۆی هەبوو. ئەمە وای کردبوو کەسایەتێکی کۆمەڵایەتی گەورە بێ مامۆستا زۆر گەورە بێ و چەندین سوڵحی بینی منەماڵەکان کە خوێن و مەشاکیل بۆ حەلی کردووە چەندین شەڕ و ئاژاوی گەورە بینی لایەنە سیاسیەکان مامۆستا ڕۆڵی گەورەی بیناوە لە کوژانەوە و چارەسەرکردنیە. ئەوانەی برادری بوون ئەوەندی ئێمەش ئاگادار بوون لە ڕاستە لە نەوەتەکان بەدواوە پیاوێکی میانە ڕەو بوو پیاوێک بوو توانای پەیوەندیکردنی لەگەڵ بەرامبەر و دروستکردنی پرد و زمانی تێگەیشتنی لەگەڵە هەبوو میانە ڕەوی ئامادەبوون مامەڵەکردن لەگەڵ بەرامبەر زۆر ئایدۆلۆژی نەبوون هەموو ئەوانە وای کردبوو لە ڕاستیە لە پاڕ ڕۆڵە کۆمەڵایەتی ئاشتی خوازەکەی کە وەکو کەسایەتێکی ئاینی کۆمەڵایەتی بینیوە تەنانەت لە ناو کێشە سیاسیەکانیشە ڕۆڵی ناوبژیوانی سیاسی ببینێ هەم لە نێوان پارتەکەی خۆی پارتەکانی ترە کە کێشە چێ بووە دروست بووە و هەم لە نێوان پارتەکانی ترە کە کێشە چێ بووە بۆیە لەو ڕۆوە بەیەکە لە ڕەمزەکانی ئاشتەوایی لە کوردستانە لە قۆناغی ڕابردووە باسی کراو ناسراوە. من تەنها یەک دوو جار لە کۆتایی لە پێش کۆتایی تەمەنیە لەگەڵ دانیشتم زۆر سەرنجی ڕاکێشام کە هەستم کرد متابعی شتەکانی منەکە لە تەلەڤیزۆنەوە و زۆر هانیە و تەقدیری شتەکانیە کرد لام گرنگ بوو پیاوێک لەو تەمەنەیە و لەو پێگەیە یەکەم بە دوواداچوونکە بۆ ئەو شتانەی ئێمەمانان دووەمیان قەدری بزانێ کامە بە بڕای من زۆر جێگای سەرنجم بوو لەو کاتێ. مامۆستا شێم حەمەد بەنیسبەتی لایەنە سیاسیەکانەوە هەر لە پارتی و هەر لە یەکێتی و بە شەخسی جەنابی کاک مەسعود و جەنابی مام جەلال و سەرجەمی حیزبە سیاسیەکانی کوردستان هەموویان یانزانی مامۆستا پیاوێکی دڵسۆز و خەمخۆری نەتەوەی کوردە. تەنها هینی ئەوە نییە کە بڵێ لە حیزبێکە ئیشەکە حیزبێکی دینیە ئیشەکە هەر خۆیان بە چاکە زانێ و خەڵکی تر بەکەم. هەمیشە ئەوەندە ئیحتیمامیەدا بە ئاشتی و ئاشتەواییە لە لای سیاست مەدارانی حیزبەکانی تر هەموو باوەڕیان پێ بوو کە دڵسۆزی هەمویانە نایەوێ کەسیان تووشی شەڕ ببن نایەنەوێ خلاف لە بینیانە هەبێ ئەیویست هەمیشە یەکگرتوو بن بۆ ئەوەی بتوانن شتێک بۆ میلەتەکان بەدیبێنن بەوەوە خەریک نەبن کە شەڕی براکوژی لە بینی یەکترا دروست بن و هەمویان باوەڕیان پێ بوو بۆی قسەکانی جێگای متمانەی هەمویان بوو و زۆرینەی زۆرترین شەڕیشی کوژانۆتەوە لە بینی لایەنە سیاسیەکانە و گوێیان لێگرتووە. لە کێشە کۆمەڵایەتیەکانیشە مامۆستا تەسەورم وایە لە هەر کێشێکی کۆمەڵایەتی بەشداری کردبێ بە ئایەت و بە حەدیث و بە باری کۆمەڵایەتی لە دەستی دەرنەچووە. کابرا بە هەر شێوەیەک لە شێوەکان دینی بوو بێ بە دین وای لێکرد هەر ئەبێت تەسلیم بێ و ئاشتەوایی بکە سیاسی بوو بێ هەر تێیگەیانووە کە ئەبێ ئاشتی بکە لە پیاوی سیاسی ناوەشێتەوە کە شەڕ و ئاژاوە بنێتەوە چونکەم ئەوە گەورەترین زەرەر بە میلەتە گەیەنێ. پیاوی کۆمەڵایەتی وایە بە هەمان دەستور بە ئوسوڵ و ئەدەب
وای لێ ئەکرد کە پیاوی عشایر و پیاوی پیاوانە و گەورە هەر ئەبێ هەمیشە لێوردنیە بێت هێرەبانی و دەم بە پێکەنین و پیاوێکی سادە و کار و خۆ بە بچووکزان و یعنی هەمیشە بە دەم مناڵێکەوە پێ ئەکەنی گوێی لێ ئەگرت و ئەوەی کە من زۆر معجب بووم پێی کە قسەت بۆ بکردایە ئەگەر چەندێ درێژت کردایەتەوە ئەو هەرگوێی لێ ئەگرتی قەت قسەکەی پێ نەئابڕی دوایی بە پێکەنینێک جوابەکەی خۆتی ئەدایەوە دڵخۆشە بوو. پێشنیارم ئەوە ئێمە بەرنمەیەک دابنین هەر کەس لە ئاستی خۆیەوە ئەو کەسایەتیانی کە هەن و کاریگەر بوون لە کوردستانە کەسایەتی سیاسی کەسایەتی فکری و زانستی کەسایەتی کۆمەڵایەتی کەسایەتی خێرخواز ئەمانە ئەرشیفی کارەکانیان بکەین و بەرنمەکانیان بە زیندوی بێڵینەوە و ژیاننامەیان بە دەرز بڵێنەوە بەنەوەکانی داهاتوو و کەناڵەکانی ڕاگەیاندنیش لەم بوارەدا ئەتوانن ڕۆڵێکی یەکلاکەرەوە و بنەڕەتیان هەبێت. پێم باشە هەر ناو بەناو هەموو کەسایەتەکان چ ئەوانی وەفاتیان کردووە چ ئەوانش لە ژیانان ئاوە کۆنفرانسی وە یا هاوشێوەی ئەوە هەر شتێکی تر بێ بکرێ شێوازی جۆرا و جۆر هەیە لەوەش کۆنفرانس شێوەیەکیان بێ ڕێگایەکیان بێ ڕێگەیەکی تر هەیە ئەوە کەواکو تۆ بێت ئەو کەسانی کەواکو کەسایەتەکە ئەناسن لە ڕێگەی نامەیەک و کۆمەڵی پرسیار و تایە بێ یا هەر خۆیان چیان لە یادە لەسەر دەربارەی ئەو کەسایەتێ بینووسن و کۆبێت و بێتە کتێبێک و نووسراوێکی تایبەت یان کۆنفرانسێکی ئاوا یان هەر شێوازێکی تر کەواکو تۆ بتوانی شتەکان کەواکو لە ژیانی خۆیانە بەجێماوە نووسراوە دەنگیە شتی دیکۆمنتیە هەمووی کۆکەیتەوە بۆی کەواکو خەڵک بە شێوەیەکی ڕێکوپێک لە کەسایەتی ئەو کەسایەتی ئیسلامیە گەورانە کە لە کوردستانە ڕۆڵیان بینیوە و خزمەتیان کردو و ئەتوانی بڵێ بەشی زۆری تەمەنیان بریتی بۆ لە خزمەتکردن بە ئاین و بە میلەتەکەیان ڕۆڵیان لە بەرچاو بێت و جیل و نەوەی داهاتوو بتوان چاویان لێ بکەن و بزانن ئەوان کۆمەڵی خەڵکی گەورە و پێشەوای گەورە و زانای گەورە و کەسایەتی گەورەی موسڵمان پێش ئەوان بەم ڕێگا ڕۆشتون و ئەم ڕێگەیان ڕۆشن کردوێتەوە و خزمەتیان کردووە لە هەموو بوارەکانە بە میلەتە بۆی ئەم میلەتە ئیساوە ماوە مێژووی ئەدەبی زمانی دینی ئەخلاقی ئەمانە ڕۆڵی گەوریان بینیوە لە پارێزگاری دی. پێشنیارەکەم ئیسلامیەکان بەرنامەدار ڕژراوتر لە ئاستێکی فراوانترە ئەم جۆرە کەسایەتیانی خۆیان زیندووکەنەوە و مێژوو خۆیان بنووسنەوە و نەگەم کەسایەتیانی خۆیان تەنها بەڵکو کۆی مێژووی ئیسلامی کوردەواری بە تایبەتیش لە سەدەی 19 بەدواوە بەنەوەی نوێ بناسێنن و ببێ بە بەشێ لە ناسنامەی کوردەواری خۆمان لە بە شێوەیەکی فراوانتر و فرەڕەهەنتر. پێشنیارم بۆ چییە خۆزگا بە خۆزگایەتی خوا پێشنیارەکەم بۆ ئەو مامۆستا ئاینیانی کە ئێستا هەن بتوانن ڕێڕەوەکەی مامۆستا بەرنەدەن و بشتوانن حەقی بدەنێ بەغالەت و حەسادەتی پێنەبەن بەو هەموو توانا و قابلیەتە هەیبوو هەر وەسفێکی چاکەی بکەن ئەوە کارێکی باشە و لە ڕاستیشە ئەتوانم بڵێم ئەمڕۆ هەر کەسێک کە ڕاجێگەکەی بەتاڵە بەڵام مامۆستا شێم حەمەد کاکە سەباحی پێگەیانوە کە ئەتوانم بڵێم نمونەیە ئەویش پیاوێکی زۆر شارەزایە بەڵام ئەو هەلەی بۆ مامۆستا ڕێکەوتووە بۆ ئەم ڕێنەکەوتووە ئەینا دکتۆر سەباح یەکێکە لەو شەخسیەتانەی کە هەمان سیفاتەکانی مامۆستای تایە بەڵام ئەوە بۆ ئەم دەستنادا ئەلحەمدولیلا وەجاخی ڕۆشنە دکتۆر سەباحی ئەوەیە بۆ هەموو کار و ئیشێک پرسوڕای پێ بکەی پیاوێکی هێمن لەسەرخۆ شارەزا لە علومی ئیسلامی شارەزا لە ئەدیب و نووسەرەکان شارەزا لە سیاست بەڕاستی مامۆستاڵی خۆی دروستی کرد.